سلاو لدایکی وان شهیدان ایرا رادیوی دنجی گلا ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 29 ئۆکتۆبری 2024 تان پێشکەش دەکەین. دەنگدانەوەی پەیامەکەی ڕێبەراپۆ بۆ ڕایگشتی جیهان بەردەوامە و سێناتۆری فەڕەنسی ئان سوێریس دووپاتی کردوێتەوە پشتگیری لە پەیامی ئاشتی ڕێبەراپۆ دەکات و داوا لە تورکیا دەکات ئەرکی خۆی جێبەجێ بکات. سێناتۆری فەڕەنسی ئان سوێریس دەربارەی بابەتی گۆشەگیری لە هەژماری خۆی لە میدیای دیجیتال دووپاتی کردوێتەوە پشتگیری لە پەیامی ئاشتی دەکات و بەنگەوازی لە فەڕەنسا کرد ڕۆڵ و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. پەیامی سێناتۆری فەڕەنسی بەم جۆرەیە دوای 43 مانگ دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجامدرا. ڕۆژێک دوای دیدارەکە تورکیا بەرامبەر ئەو هێرشەی کە پەکەکە لە ئەستۆی گر ڕۆژاوای بردومان کردووە و هەروەها جەختیشی کردەوە پشتگیری لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان دەکەم بۆ ئاشتێکی بەردەوام لە نێوانگەلی کورد و تورک بۆ ڕێزگرتن لە مافە سەرەتاییەکانی هەمووان و بۆ بەدیهێنانی ئاشتی با ڕێگەی هاوبەشی دیموکراتیک پێویستە فەڕەنسا سەر لە نوێ کار بکات بۆ دیالۆگی نێوان حکوومەتی تورک و کەم نەتەوەکان بە تایبەت کوردەکان لە تورکیا. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور چالاکی ئێشکگری بۆ ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان کە لە 20 تەموزی ساڵی 2023ەوە دەستی پێکردووە لە ڕۆژی 467دا بەردەوامە. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناو ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئێشکگری دەستی پێکردووە و 467 ڕۆژە بەردەوامە و لە ئێستادا گروپی 92 دەستیان بە چالاکی کردووە. مەراسمی گۆڕینی ئێشکگری لە گروپی 91ەوە بۆ گروپی 92 لە بارگای خانەوادەی شەهیدانی مەخمور دەستی پێکرد. لەسەر ناوی گروپی 91 دەلیک تۆک وتارێکی پێشکەش کردووتی لە پاش 44 مانگ بیستنی هەواڵی ڕێبەراپۆ و ئەنجامدانی چاوپێکەوتن لە ئیمراڵی ئێمەی زۆر دڵخۆش کرد. گەلی کورد لە هەر کوێیەکی دنیا بێت دەبێت بە فکر و چالاکی لە پێناو ئازادی ڕێبەر ئۆجەلان تێبکۆشێت. دواتر لە مەراسمەکەدا باوتنەوەی دروشم گروپی 92 ئێشکگریەکەیان لەستۆ گرت. لە شارەکانی قامیشلۆ و کۆبانی بە هەزاران کەس دژبە هێرشەکانی دەوڵەتی تورک ڕێپێوانی جەماوەریان ئەنجامدا و ڕایانگەیان بە بێ ئازادی ڕێبەراپۆ هیچ چارەسەریەک قبول ناکەین. بە دەستپێشخەری پارتی یەکێتی دموکراتیک پەیەدا دژبە هێرشەکانی دەوڵەتی داگیرکردی تورک گەلی قامیشلو ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و ئەندام و بەڕێوەبەرانی تەفگەری دیموکراتیک تەفدەم ڕێکخرا و دام و دەستگاکانی ئیداری خۆ بەڕێوەبەری دیموکراتیک هەروەها کەسایەتی و سەدان کەس لە دانیشتوانی قامیشلو لە ڕێپێوانەکە بەشداریان کرد. حکمەت حەبیب هاوسەرۆکی مەجلیسی گەلانی ئیداری خۆ بەڕێوەبەری دیموکراتیک لە چالاکیەکەدا ئاماژەی بە بەرخۆدانی شەهیدان کردووتی دەبێت گەلی هەرێمەکە تا کۆتایی بەردەوام بن لە بەرخۆدان بەرامبەر بە هێرشەکان و هەروەها ڕەمەزان محەممەد هاوسەرۆکی تەفدەمیش ئاماژەی بە سیاسەتی دووڕوانەی دەوڵەتی تورک کرد کە لەلایەک بانگەشەی ئاشتی دەکات و لەلایەکی تریشەوە بە شێوەیەکی چڕ بەردەوامی بە هێرشەکان دەدا. هاوسەرۆکی تەفدەم وتی بەرفراوانکردنی بەرخۆدان دەرگای ئیمراڵی بە تەواوی دەشکێنرێت. لە باکووری کوردستان شەپۆلی نوێی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە چەندین شار شەرمەزار کرا. لە شەرناخ بە پێشەنگایەتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و هەروەها پارتی هەرێمە دیموکراتیکیەکان دەبەپە و تەفگەری ژنانی ئازاد تەژە هێرشەکان شەرمەزار کرا و لە ئەدەنەش ڕێخستنی دەم پارتی ئەدەنە هێرشەکەی شەرمەزار کرد و لاوانیش لە بەردەم بینای ڕێخستنی دەم پارتیوان هێرشەکان شەرمەزار کران
کراون و یەکێک لە بەڕێوەبەرانی دە بە پێی شارەکان ناڕزایەتی بەرامبەر هێرشەکان دەربڕی و هەروەها لە شاری ڕۆحاش بە بەشداری ئەندامانی دەم پارتی ڕۆحا ڕاگەیاندراوێک لە بەردەمبینایی دەم پارتی خوێنرایەوە و جێختیشان کردەوە هێرشەکان بۆ سەر فلستین و ڕۆژاوە ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوین قوڵتر دەکاتەوە. لە ئێستەمبۆل لە کۆی 35 کەس کە لە 26 تەشرینی یەکەم لەلایەن پۆلیسی دەوڵەتی تورکەوە دەست بەسەر کرابوون 15 کەسیان زیندانی کراون لە پاش چالاکی فیدایی تابووری نەمەران لە 23 تەشرینی یەکەم لە دژی ناوەندی تووساشی دەوڵەتی داگیرکەری تورک لە سەرانسەری تورکیا ئۆپەراسیۆنی قەرکردن دەستی پێکردووە و کەسانێک کە لە ئەنجامی هەڵکوتان لەسەر ماڵەکانیان دەست بەسەر کرابوون دوای وەرگرتنی وتە لێیان لە بەڕێوەبەراتی پۆلیس ڕەوانەی داواکاری گشتی کراون. لەو 35 کەسەی کە دەست بەسەر کرابوون 15 کەسیان بە تۆمەتی ئەندامێتی لە ڕێکخستندا زیندانی کراون و پارێزەری ئەندامی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهەدا لە ناو زیندانی کراوەکاندایە و پارێزەرەکانی ئەندامی ئۆهەدا کە لە لێپرسینەوەکەدا ئامادەبوون ئاماژەیان بەوە کردووە کە پۆلیس هیچ بەڵگەیەکی بۆ تۆمەتبارکردنی دەستگیر کراوەکان نەبووە و بە تەواوی لەسەر بنەمای هەڵە و راپۆرتی هەواڵگیری دەستگیر کراون. پارێزەرەکان ڕاشیان گەیاندووە کە پەیامەکانی هەدەپە بۆ ئاگادارکردنەوە لە چالاکیەکان وەک بیانوویەک بۆ ئەندامێتی لە ڕێخستنەکەدا نیشاندراوە. هاوکات زانراوە ئەو داواکارە گشتیەی کە فەرمانی دەست بەسەرکردنەکەی دەرکردووە لە پشودا بووە. بەرپرسی ڕاگەاندنی نووسینگەی هەولێری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیان ژمارەی سکاڵا تۆمارکراوەکان لە دەنگدانی تایبەت و گشتی و ناوەندەکانی وربینی گەیشتوتە 198 سکاڵا کە 120 سکاڵا لە دەنگدانی گشتی تۆمارکراوە. ئەحمەد مازن بەرپرسی ڕاگەاندنی نووسینگەی هەولێری کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق سەبارەت بە ژمارەی سکاڵاکانی سەر هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕایگەیان ژمارەی سکاڵا تۆمارکراوەکان لە دەنگدانی تایبەت و گشتی و ناوەندەکانی وردبینی گەیشتوتە 198 سکاڵا و نووسینگەی هەولێری کۆمسیۆن 46 سکاڵای لەلایەن بریکاری حیزبە سیاسیەکان پێگەیشتووە. هەروەها ئەحمەد مازن ئەوەشی خستوتە ڕوو 71 سکاڵا لە دەنگدانی تایبەت و 120 سکاڵا لە دەنگدانی گشتی و 7 سکاڵاش لەسەر ناوەندەکانی وردبینی تۆمارکراون. با پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ماوەیەک لەمەوبەر مەلیحا عەبدولقادری هاوڵاتی شاری بۆکان لەلایەن لقی سەویەکی دادگای دوی بۆکان بە تۆمەتی بانگەشە لا دژی ڕژێم هەدەمانگ بەندی تعزیری سزادراوە. جێیاماژەی مەلیحا عەبدولقادری پاش بانگهێشتکردنی بۆ ئیسلاحاتی شاری بۆکان دەستگیر کرا و بە مەبەستی لێپرسینەوە بۆ یەکێک لا گرتوخانە ئەمنیەکانی ورمێک گواسترایەتەوە و پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لەگەڵیدا بەدانانی بارمتە بە شێوەی کاتی و تاساتی کۆتایی هێنان با پرۆسەی دادگاییەکەی ئازاد کرابوو. کاناڵی کانی ئیسرائیلی با پشبەستن بە سەرچاوەکانیان لە دۆحا ڕایان گەیاندووە حەماس پێشنیارێکی بۆ ڕێککەوتن و ئاگربەست بۆ هەموو لایەنەکان خستووەتە ڕوو هەروەها سوورە لەسەر مەرجەکانی. هەروەها ڕایان گەیاندووە مەرجەکانی حەماس بە واتای ئازادکردنی هەموو ئەو کەسانەی ڕەفێندراون دێت لە بەرامبەر وەستاندنی شەڕ و کشانەوەی یەکجارەکی و دەست بەجێی هێزەکانی سوپای ئیسرائیل لە کەرتی غەزە. هەروەها سەرچاوەیەکی فەلەستینی لە قەتەریش ڕایگەیاندووە دوای تێرۆرکردنی یەحیا سنیوار حەماس جەختی کردوێتەوە چیتر هیچمان نەماوە لە دەستی بدەین و هەر بۆیە پابندین بە مەرجەکانی خۆمانەوە. ئاماژەی بەوەش کردووە سەرچاوە فلەستینەکە دوای کۆتایی هاتنی گفتوگۆکان لە دۆحا ڕاوێژ لەگەڵ ئەنجومەنی سەربازی لە غەزە دەکرێت و دواتر حەماس بڕیار لەسەر ئەو ئاراستەیە دەدات کە دەیگرنە بەر یاخۆدنا. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژنامەی تایمز ئۆفی ئیسرائیلی ئاشکرای کردووە کە یوهاف گالاند وەزیری بەرگری ئیسرائیل هۆشداری داوەتە بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل کە هەوڵەکانی جەنگ بێ ئامانج بوون و دەبێت دووبارە هێرشەکان چڕ بکرێنەوە.
101 ساڵ لەمەوبەر و لە 29 تشرینی یەکەمی ساڵی 1923 کۆماری تورکیا لەسەر ئەو زەویانەی کە ئیمپراتوریەتی عوسمانی داگیری کردبوون ڕاگەیاندرا با مەبەستی پاراستنی مانەوەی دەوڵەت لە ژێرگوتاری دوژمنی تورک دوژمنی دەرەکی بۆ تورک تێپەڕی سەدەیەکیش لە کۆماری تورکیا وەک سەدەی جێنۆساید و سڕینەوەی گەلی کورد پێناسەکراوە لەسەر ئەم مژارە هاوڕێیانمان دۆسیەکان ئامادە کردو با گوێی لێ بگرین و بەم جۆرەش گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. دەوڵەتی تورک 101 ساڵ لە هەوڵی قەڵاچۆکردنی کوردان. ڕێک 101 ساڵ لەمەوبەر و لە 29 تشرینی یەکەمی ساڵی 1923 کۆماری تورکیا لەسەر ئەو زەویانەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی داگیری کردبوون ڕاگەیاندرا بە مەبەستی پاراستنی مانەوەی دەوڵەت لە ژێر گوتاری دوژمنی تورک دوژمنی دەرەکی بۆ تورک تێپەڕی سەدەیەکیش لە کۆماری تورکیا وەک سەدەی جینۆساید و سەڕینەوەی گەلی کورد پێناسەکرا سیاسەتێکی دروست بۆ سەدەی نوێ بەبێ ئاوردانەوە لە سیاسەتەکانی جینۆسایدی کورد لە مێژووی کۆمار کە بە سەدەی جینۆساید بۆ کورد پێناسە دەکرێت دیاری ناکرێت پێشەوەی بچینە سەر سەدەی جینۆسایدی کورد ئاوردانەوە لە ڕۆڵی کوردانی پێش کۆماری تورکیا لە سیاسەتی ئومەتی ئیسلامی و کە دوو پای بنەڕەتی فریودانی گەلی کوردن دەبێتە پێشینە بۆ تێگەیشتن لە سیاسەتی سەدەی دووەمی کۆماری تورکیا. هاوپەیمانی کوردی لەسەر ڕێگەی ڕزگاری و دامەزراندنی کۆماردا. دەستوری ساڵی 1921 دەستورێکە بەشێکی دیموکراسیە و تەنها خەڵکی تورکیا دەگرێتەوە لە دەستوردا هیچ نەتەوەیەک باز نەکراوە هەروەها پێگەی ئۆتۆنۆمی بۆ هیچ نەتەوەیەک پێشبینی نەکراوە بەڵام دەستور سیستەمێک دەخاتە ڕوو کە دەتوانرێت بە دیموکراسی هەژمار بکرێت کە تێیدا هەموو نەتەوەکان ئیدارەیەکی سربەخۆیان دەبێت زیاتر لە نیوەی دەستور 14 لە کۆی 23 مادا بۆ پرسی ئیدارە سربەخۆکان تەرخان کراوە پابندبوون بە ئۆتۆنۆمی لە دەستوردا کاریگەرترین سیاسەتە کە بۆ بەدەستێنانی کورد پەرەی پێدراوە. دامەزراندنی کۆماری تورکیا ڕاگەیاندنی کۆمار لە ڕووی یاساییەوە دیاریکردنی شێوەی حکوومەتی دەوڵەتی تورکیایە وەک کۆمار لەگەڵ قبوڵکردنی پێشنیاری هەموارکردنەوەی دەستور کە لەلایەن مستەفا کەمال ئەتاتورک لە دانیشتنی ئەنجومەنی نیشتمانی خولی دووەمدا کە لە 29 تشرینی یەکەمی 1923 بەڕێوەچوو ئامادەکرابوو. دەستوری ساڵی 1924 جگە لە تورک و مەسەبی سونە هیچ ناسنامە و ئاینێک و نەتەوەی قبول نەدەکرد بۆیە پێش ئەوەی دەستور بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویست بوو مەترسیەکانی شوناسە نەتەوەی و ئاینەکانی دیکە بە تایبەت کورد کە دەتوانن دژایەتی سیستەمی دەوڵەتی نەتەوەیی بکەن نەهێڵدرێت یەکەم ئەنگاو کە دەیتوانی ڕێگری لەم کارە بکات کۆنفرانسی لۆزان بوو. پەیمانی لۆزان پشتڕاستکردنەوەی نێودەوڵەتی جینۆسایدی کوردە. لە 14 تەمموزی 1924 کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری لۆزان لە سوئیسرا بە بەشداری ئینگلتەرا و فەڕەنسا و یۆنان و ژاپۆن و ئیتالیا و شانشینی سربیا کرواتیا و سلۆڤین و تورکیا بەڕێوەچوو هەرچەندە لە کۆنفرانسەکەدا نوێنەری کورد نەبوو بەڵام بڕیار لە سەر چارەنووسی کورد و خەڵکی کوردستان درا هەموو ئەم بڕیارانە وەک ئەوەی کورد بوونی نەبێت جێبەجێکران لە ڕاستیدا کوردستان کە پێشتر با ڕێکەوتنی قەسری شیرین بەسەر دوو وڵاتدا دابەش کرا بوو بە پەیمانی لۆزان بەسەر 4 وڵاتدا دابەش کرا. کۆمەڵکوژیەکان لە 101 ساڵی کۆماردا لا دامەزراندنی کۆمارەوە تا دەگات بە ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەر و ئەقڵیەتی فاشست دەستی نەپاراستووە لە جینۆساید و کۆمەڵکوژکردنی گەلی کورد و غەیرە تورک لەو نێوەندەشدا کۆمەڵکوژی دەرسیم زیران و مەڕاش و سەدان کۆمەڵکوژی تر دەتوانین وەک نمونەی ئەقڵیەتی فاشست و قڕکەر لەسەر گەلی کورد وەربگرین. دەستوری 1982 بۆ تەواوکردنی جینۆسایدی کورد دوای کودەتا سەربازیەکەی ساڵی 1980 بە سەرۆکایەتی کەنعانەفرن دەتوانین بڵێن دەستوری ساڵی 1982 تا ڕادەیەکی زۆر گەڕانەوەیە بۆ دەستوری ساڵی 1924 دەستورێکە
بە تەواوی لە سەربنەمای مۆنیزم دامەزراوە بە دەستوری کودەتا ناسراوە لە بەرگە سەرەتاییەکانی دەستوری ساڵی 1982دا باز لە نیشتمان و نەتەوەی تورکیا دەکرێت یەکپارچەیی دابەش نەکراوی دەوڵەتی تورک ڕوون دەکرێتەوە و باز لەوە دەکرێت کە باڵادەستی ڕەهای ئیرادەی نەتەوە و سەروەری بێمەرج سەر بە نەتەوەی تورکیایە. دوانگاو بۆ تەواوکردنی جینۆسایدی کورد یاسای دژە تیرۆرە. یاسای دژە تیرۆر کە لە ساڵی 1991 دەرچوو فۆرمێکی کۆنکرێتی یاسای تاوانکاری دوژمنکارانەیە کە بەسەر کورددا جێبەجێ دەکرێت. بەم یاسایە هەر کوردێک کە کەوتۆتە بەر ڕێو شوێنی تاوانکاری دەتوانرێت وەک ئەندامێکی ڕێکخراوێک سزا بدرێت تەنانەت ئەگەر تاوانێکیش ئەنجام نەدات یان ئەندامی ڕێکخراوەکە نەبێت. فەرمانی چاکسازی ڕۆژهەڵات، یاسای تەکری سکون، یاسای تونسلی، یاسای پەخش بە زمانەکانی تر جگە لە تورکی یاسای دژە تیرۆر یەکەمین ڕێساکانن کە دێنە مێشک و دەستیان بە پرۆسەی جۆرا و جۆری باری نەئاسایی کرد. ساڵانی نەوەدەکان و چۆڵکردنی گوندەکان. لە ئەنجامی ئەو سیاسەتە جینۆسایدی کە لە دژیگەلی کورد دەستی پێکرد، سەدان هەزار کەس بە زۆر لە گوند و زەویەکانیان ئاوارە بوون و نزیکەی 20,000 کوشتنی چارەسەر نەکراو ڕوویاندا. ئەنجامدەرانی ئەمانە لای خەڵکی ئاشکرا بوو کە خودی دەوڵەت بووە. بەپێی داتاکانی سندیکای پارێزەرانی ئامەد لە ساڵانی نەوەدەکاندا 3,000 گوند چۆڵ کراون و نزیکەی 312,000 کەس ناچار بوون گوند و ماڵ و کێڵگەکانیان بەجێبێڵن. لە نێوان ساڵانی 1990 بۆ 2003 نزیکەی 17,000 کەس دەست بەسەر کران و جارێکی تر هیچ هەواڵێکیان نەویسترا. دووەمین ئەڵقەی هێزە نێودەوڵەتیەکان لە سیاسەتی ئینکاری و لەناوبردننی کورد دوای پەیمانی لۆزان پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتە. هێزە نێودەوڵەتیەکان بە سەرۆکایەتی ئەمریکا دەیانویست بنەمای دەستوەردانەکە بە تەسفیەکردنی پەکەکە لە کەسایەتی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان دروست بکەن کە تاکە هێز بوو کە پێش دەستێوەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیتوانی لە دژی بوەستێتەوە. لەبەر ئەو بنەمایە ئەڵقەیەکی نوێی سیاسەتی جینۆسایدی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی دەستی پێکرد. ڕێبەراپۆ لە نوێی تشرینی یەکەمی 1998 بە پیلانێکی نێودەوڵەتی لە سووریا دوورخرایەوە و لە 15 شوباتی 1999 لە نایروبی پایتەختی کینیا ڕادەستی دەوڵەتی فاشستی تورکیا کراو. ماوەی 25 ساڵە لە سیستەمی ئەشکەنجە و گۆشەگیری ڕەهای ئیمراڵی ڕاگیراوە و لەژێر گۆشەگیرێکی توندایە. دەسەڵاتی ئەردۆغان و هاوپەیمانی ئاکەپە مەهپە. لەسەر بنەمای نکۆڵی لە ناوبردن لە ساڵی 2001دا لە ژێرناوی برایەتی ئاینی لەگەڵ ڕژێمی ئەردۆغان سیاسەتی کوردی بۆ دەسەڵاتە سیاسیەکان گۆڕا بۆ سیاسەتێکی نوێی تەسفیەکردن. ئەردۆغان سەرەتا بە دانان بە بوونی خۆی بۆ ئەوەی ببێت بە دامەزراوەی پشتیوانی وەرگرت. پاشان سیاسەتێکی لەسەر بنەمای ئینکاری و لە ناوبردن پەیڕەو کرد. ڕژێمی ئەردۆغان بۆ هاوپەیمانی کە لە ساڵی 2015 لەگەڵ مەهپە دایمەزراند بوو گەڕایەوە ناو جەوهەری دەستوری 1924 لەسەر بنەمای سیاسەتی مۆنیزمی خۆی زۆرترین ئەندام پارلەمان و هاوسەرۆکەکانی شارەوانیەکان کە نوێنەری گەلی کورد بوون دەستگیر دەکات و دەیان خاتە زیندان و سیاسەتی دانانی قەیومی خۆسەپێنی پەیڕەو کرد. لە ماوەی 23 ساڵی دەسەڵاتی سیاسی ڕژێمی فاشستی ئەردۆغان سیاسەتەکانی کوشتن و ئەشکەنجەدان و برسیکردن و تەسلیمکردن لە دژی گەلی کورد بێپشڕان بەردەوام بوو. لە کاتێکدا کۆمەڵکوژیەکانی ئەنقەرە، سروج، ئەنتاب و ئامەد لەلایەن داعشەوە ئەنجام درا. کۆمەڵکوژی ڕۆبۆسکی لەلایەن خودی سوپای دەوڵەتەوە ئەنجام درا و سیاسەتی تواننەوە و جینۆسایدی گەلی کورد بە فەرمی کرا. ئەقڵیەتی فراوانخوازی و خۆسەپێنی کۆمار لە دەرەوەی سنوورەکان. حکوومەتی فاشستی ئاکەپە مەهپە نەک تەنها لە ناوخۆ بەڵکو لە دەرەوەی وڵاتیش بەردەوام بوو لە جێبەجێکردنی سیاسەتی جینۆسایدی کورد. دەتوانین بڵین لە هەرکوێ دەستکەوتی کورد هەبوایە دەیکردە ئامانجوو. لەو چوارچێوێشدا لە باشوور و ڕۆژاوای کوردستان سەدان کۆمەڵکوژی ئەنجام درا و بە هەزاران کورد کۆمەڵکوژ کران. کۆمەڵکوژیەکانی کەندەکۆڵ، کورتەک، زارگەلی، شیلاتزێ، پەرەخ، شەنگال و مەخمور و چەندانی تر نمونەی هەرە بەرچاوی کۆمەڵکوژیەکانی باشوورن. هاوکات لە ڕۆژاوای کوردستانیش داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەرێکانی بە ئامانجگرتنی شوێنە خزمەتگوزاریەکان و سەرچاوەکانی ژیانی هاوڵاتیان و تاڵانکاری و وێرانکاری و گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە و بەکارهێنانی چەکی کیمیایی و قەدەغەکرا و لەسەر گەلی کورد لە باشوور و ڕۆژاوای کوردستان بە پاساوی پاراستنی سنوور و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە مەبەستی کوردی ئازادی خواز و ڕادەست نەبووە بەو سیاسەتە قێزەونە. هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستیەن
کە دامەزراندنی کۆماری تورکیا و دەستور و یاساکانی لە سەر بنەمای سیاسەتی نکۆڵیکردن و سەڕینەوە و جینۆسایدی گەلی کورد دامەزراوە. لەو نێوەندەشدا هێڵی خیانەتی ناوخۆیی بە درێژایی 101 ساڵ ڕۆڵی خۆیان گێڕا و هاوکاری جێبەجێکردنی سیاسەتی تواننەوە و قڕکردنی گەلی کورد بوون.